کێشەکانی خوێندنی کوردی لە پەروەردەی کەرکووک ماوەی چەند ساڵە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. بە بابەتی چارەسەرکردنی ئەو کێشانە وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم سەردانی کەرکووکی کرد و ژمارەیە قوتابخانەی بەسەر کردەوە. خوێندنی کوردی کە لە پاش ساڵی 2023ەوە دروست بووە لە ڕووی منهەجەوە سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمە و لە ڕووی داریشەوە سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی ناوەندە. تا ئێستا چەند جارێک لەلایەن بەڕێوەبەری ئەو بەشەوە بە فەرمی داوا لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم کراوە کە ئەو بەشە بکرێتە بەڕێوەبەرەتێکی سەربەخۆ و سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم بێت، بەڵام تا ئێستا وەڵام نەدراوەتەوە. بەردەم جەنابی وەزیر وەکو جەنابیان باسی کرد کێشەی پرۆگرامەکانمان کە لە هەرێم و تاقیکردنەوەکان کە بەخەسە پەرشتیەکە. دووەم ئەو ڕێژەکەمەی دامەزرانن کە ساڵانە بۆ شاری کەرکووک تەرخان کراوە، بەڵام لە کاتی ئێستا جەنابی وەزیر ئەمساڵ ڕێژەکەی زیاد کردووە، ئومێدمان وایە کە زیاتر بکرێت. لە پار ساڵ هەفتا کەس دامەزرا، ئەمساڵ 150 کەس دامەزرا لە سەردەستی جەنابیان. هەرچەندە بەشی خوێندنی کوردی لە کەرکووک لە ڕووی منهەجەوە سەر بە حکوومەتی هەرێمە، بەڵام بۆ پێداچوونەوە بە دەفتەری تاقیکردنەوەکان ڕەوانی بەغدا دەکرێت. ئەمەش بۆتە کێشەی سەرەکی بۆ بەشی خوێندنی کوردی. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمیش ڕایگەیاند لەگەڵ وەزارەتی پەروەردەی ناوەند گفتوگۆ دەکەن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. خوێندنی کوردی سەر بە وەزارەتی پەروەردەیە، بەڵام ئیشکالێکمان لە بابەتی ئەزموونەکان هەیە. بۆ نمونە منهەجەکە منهەجی حکوومەتی هەرێمە وەزارەتی پەروەردەی خۆمانە، بەڵام تەصحیحی دەفتەر و تاقیکردنەوەکان لە بەغدایە. ئەوە ئیشکالی بۆمان دروست کردووە، ئەوەش هەوڵ دەدەین چارەسەری بکەین ئەو بابەتە. لێسەدا پەروەردەی کەرکووک بۆتە سێ بەشە و هەر نەتەوە بەشی خۆی لەو پەروەردەیە جیا کردوتەوە. تەنها بەشی کوردیش لە پەروەردەی کەرکووک زیاتر لە 100,000 خوێنکاری هەیە و لە 516 قوتابخانە دەخوێنن. ڕۆکان جاڤێنارتی، کەرکووک.